ئێستا هۆکاری حوتەم باسەکەین کە گرتنی لایەنێکی دینەکەی. ئەمەش بێتە هۆیەک لە هۆیەکانی سستی و لێچوونەوە، چونکە لە سەرەتاوە تۆ لایەنێک لە لایەنەکانی ئیسلامت وەرگرتووە و چێژت لێ کردووە، بەڵام پەیت بەوە نەبردووە کە ئیسلام بەرفراوانترە، تۆ وایە هەموو لایەنەکانی ئیسلام وەربگری. بۆ نمونە یەکێک تازە گەڕاوەتەوە بۆ ئیسلام و عەقیدەکەی وەرگرتووە، لای برایەکی سەلەفی بووە و عەقیدەکەی تێگەیاندووە بەو شێوەیە بەو مەدرسەی خۆی. دوای ئیتر ئەم بێئاگا بووە لە لایەنەکانی تری ئیسلامی، لەلانی فکرەوە، زانستی شەرعیەوە، یان جیهادەوە، یان بانگەواز و کارکردن و کۆمەڵکاری و هەستی مەسئولیەتی دنیای و قیامەت دەربارەی ئەم مۆزع و بارودۆخانەی بەسەر مسلمانانە دێ، یان هەر لایەنێکە مەزهەری ئیسلامەتیەکەی نیشانداوە حەزی لەمەیە، ئەمەی زۆر تونند و تیژ گرتووە، بەڵام ئیتر وردە وردە تەحەمولی ئەمەی نەماوە، لەمەش دێتەوە دواوە. چونکە یەک لایەنی ئیسلامەتیەکەشی گرتو مەشغوڵ ناوێ بە لایەنەکانی تریشیەوە. ئەوەش یەکێکە لە سەبەبەکانی سستی و لێچوونەوە. ئەم کەسە لە سەرەتاوە هەموو بایەخێکی خۆی، هەموو کاتەکانی خۆی تەرخان کردو بۆ لایەنێک لە لایەنەکانی دینەکە. وەکو بۆ نمونە کەسێک ئیحتیمامی بە عیلمی شەرعی داوە، جا سەیرە جاری وا هەیە لە ناو عیلمە شەرعەکەشا مەسەڵەن کابرا ئیحتیمامی بە زمان داوە، بە زمانی عەرەبی، نەحوی خوێندووە، چەند کتێبێکی لەسەر نەحو خوێندووە، قەواعیدی زمانی عەرەبی، دوایی تر وای لێ دێ کە قسە لەگەڵ تۆژەکاڵەتەوە قەواعیدی زمانی عەرەبیت خوێندووەڵی نە. هێڵە باشە چۆن نەتوانی، چۆن دینەکە وەرەگیرێ بەبێ ئەمە؟ ناکرێ بەمە بخوێنی، ئەوەندە موهیمە و ئەمە وایە وایە، چونکە خۆی زیاتر تیا قاڵبووەوە. بەڵام دوای فترەیەکی کە هەست پێیەکە بێزارە بیت لە خوێندنی زمانی عەرەبیەکەش، لەبەرەوە لایەنەکانی تری نەخوێندووە، احتیمامی بە فقه بۆ نمونە نەداوە، یا بە اقتصادی ئیسلامی، یا بە فکری ئیسلامی، یا بە سیاسەتی شەرعی، یا بە جیهاد، هیچ شتێک احتیمامی بەمانەی تر نەداوە، وردەوردە تەبعاً لێ سار دەبێتەوە، چونکە ئیسلامیش هەموو لایەنەکانی پێویستە پێکەوە بگیرێ. ئیسلام جوانیەکەی لە تەکاملی ئاەتی. ئیسلام عەزەمەتی ئیسلام لەوەیە کە هیچ لایەنێکی ئەم ئینسانی فەرامۆش نەکردو. لایەنی معریفی بێ، وەکو ئەوەی پێناسەی ژیان و گەردون و ئینسانی ئەداتێ، پاشان کۆمەڵگەی پێناسێنێ، گۆڕانکاریەکان سلبی و ئیجابی هەموو بۆ پێناسەکە. ئەنجا هیممەت بەرزکردنەوە و بەهێزکردنی ویست و ئیرادەی لە گۆڕانکاریە. گۆڕانکاری بەرەو چی؟ بەرەو ئەوەی کەوا ئیسلام بە سلبیە زانە بهێنە بەرەو ئەوەی کە ئیجابیە، گۆڕینی کۆمەڵگەکە، هەڵگرتنی بانگەوازی خوایی، بەرگریکردن لە مقدساتی مسلمانان و خۆ ئامادەکردن بۆ جیهاد و هەروەها جیهادکردن لە پێناوی خوای گەورەیە. کابرا کە تەنیا لایەنێکی گرتووە طبعا تایە سار دەبێت، و خوای گەورەش فەرمی یا ئەیها الذین آمنوا ادخلوا في السلم كافة ولا تتبعوا خطوات الشيطان إنه لكم عدو مبين. يعني ئەو کەسانی باوەڕتان هێناوە وەرنە هەموو ئیسلامەکەوە، وەرن هەموو لایەنێکی ئیسلامەتیەکە هەموو تەوەرەکانی وەربگرن، کار بە هەموو لق و بار و بوارەکانی شریعەتی ئیسلامەکە بکەن، دوو شەیتان مەکەون، لەگەڵ هاوهۆسی خۆتانە ڕێمەکەن، شوێنی ئەو مەکەون، شوێنی شەیتان مەکەون، ئەو دژمنێکی سەرەکیتانە خێرخۆشی ئێوەی ناوی بێگومان. شەیتان حەزەکە دژمندارەتی و قین و بغز و خراپەکاری و تەفرەقە لە نێوانتانە بکەوێتەوە، حەزەکە لە بەرنامەی خوای گەورە دوورکەونەوە. شەیتان حەزەکاتەوە لایەنێکی ئیسلامەتیەکە زۆر بە بەسیتی بگری، هەر پێ دوا بێتەوە عالەمە هەمووی هەر مسلمانە، مادام تەواو باسی ئیمانی لە دڵایە و تەواو کردەوەی هەبێ یان نەبێ، یا بایەق بە ئەم بانگەواز و هەستی مەسئولیەتەی تیابێ یاتیان نەبێ. وەلحاصڵ وات لێکە کە احتیماماتێکی ئاو بەسیتت بۆ دروست ببێ، دوایی لەمەشە کە سارد بوویتەوەی تر احتیمامە دوو لایەنەکانی تری نەداوە، لەبەرەوە لە خودی دیندارەتێکە دیسان سار دەبیت. بۆ نمونە کەسێک لە سەرەتاوە بایەخی بە عیبادەتەکان داوە، عیبادەتێکی زۆری کردو و دەوردە تەوەجوهێکی سۆفیانەی با بڵێن بۆ دروست بووە، بەڵام ئیتر لەم تەوەجوهە سۆفیانەی خۆی حەقی بەسەر عالەمەکەی دەرەوە نییە، حەقی بەسەر ڕەفتاری خەڵکەوە نییە، بانگەوازەکەی ئەوەندە شان نەداوەتە بەر، باسی جیهادەکەش ناکە، یان ئیرادەشی هەبێ بشێوێت کە حەزیش بکا کە مسلمانان سەرکەون، بەڵام خۆی جوزئێک نابێت لە سەرخستنی مسلمانان. ئەوەش بێگومان هەڵەیە، چونکە دوایش کە لەو عیبادەتانە سار دەبێتەوە، ئیتر چونکە لایەنەکانی تری ئیسلامی لە بەرچاو نییە،
ناتوانێت دیندارەتەکەی زۆر ئیدامە پێ بدە و سستە بێ خی گەورەش لاماندە بۆی بەرەو لێچوونەوەش نەڕوە.